دەچینە لای بڕگەی لە فەیسبووکەوە کە پۆستی چەند کەسێکی تایبەت وە پۆستی جیاوازمان بۆ ئامادەکردوون لەگەڵ ئەو کارم کاکراس پێشکەشتان دەکەین کە سەرەتا دەچمە لای پۆستێکی ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتار لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەغداد. ئەحمەدی حاجی ڕەشید لە پەڕی تایبەتی خۆی دەنووسێت ئایا هێزە سیاسیەکانی عێراق دەتوانن حکوومەتی نوێ پێک بێنن؟ پێکهێنانی حکوومەتی نوێ لە ئێستادا هەم ئاستەنگی زۆرە و هەم هیچ هێزێکی سیاسیش ذاتیەوە ناکات بچێتە ژێرباری و بەرپرسیاری مێژوویەوە. لە هەمان کاتیشدا بڕوا ناکەم هیچ کەسایەتیەکی سیاسیش مجازەفە بکات بەوەی پاشە ڕۆژی خۆی لێک بچوێنێت و بەوەی کە بەسەر بەڕێز عادل عەبدولمەجید داهات، چونکە ئەوەی هێزە سیاسیەکان دایبنێن شەقام قبوڵی ناکات. ئەوەی شەقامیش دەستنیشانی بکات پێچەوانەی دەستورە و جێبەجێکردنی مادەی 76، چونکە ئەوەی لە عێراق ڕوودەدات لە ئێستادا تەنها خۆپشاندانێکی سادە و ساکار نییە و داواکاریەکانیش بەو سادەیە نەماونەتەوە کە سەرەتا هەبوون و کۆتایی هێنان بە خۆپشاندانەکانیش لە ئەستەمەوە نزیک بووەتەوە. گۆڕانکاریەکان زۆر خێران و دەکرێت بڵێن حکوومەت لە بەشی خوارەوەی عێراق نەماوە و هۆزەکان وڵاتیان ڕاگرتووە و تەصفیە حسابات زۆر بە ئاشکرا لە نێوان هێزەکان هەستی پێدەکرێت و دەرکەوتووە و کار گەشتووەتە واستەی کە هیچ ڕەوتێکی ئیسلامی بە ئەندازی ڕەوتی شیعە بڕوادار نەبوون بە مەرقەد و پیرۆزکردن کەچی ئێستا هەڵمەتی سووتاندنیان دەست پێ کردووە. ئەوەی دەیبینین بریتی نییە لە داخوازی بە ئەندازەی ئەوەی لە بنهێنانی دەوڵەت و کۆتاییهێنانە بە تەواوی سیستەم و مەنزومەکانی عێراق. بۆ نمونە لە ئێستادا دوای دەرچوونی سزای لە سێدارەدان بۆ ئەو ئەفسەرەی تەقی کرد لە خۆپشاندەران لە کۆت، هیچ ئەفسەرێک ئامادە نییە ڕوبەڕی خۆپشاندەران ببێتەوە و بە تایبەتی تریش پاشەوەی لە نێو پەرلەمانەوە داوای بە سزا گەیاندنی نەجمول شەمری کرا لەسەر خۆپشاندانی پارێزگای ناسریە، شەقامیش هیچ جۆرە پاسیڤێکی پۆزیتیڤی نەبووە بەرامبەر دەست لە کارکێشانەوەی بەڕێز عادل عەبدولمەجید. کەواتە عێراق بەرەو تونەیلێکی تاریک مل دەنێت و ڕوون نییە کەی دەگەینە کۆتایی لێرەوە پرسیارێک سەرەڵ دەدات. ئایا عێراق هەمیشە وا بووە یان ناو بەناو وای لێ دێت؟